زیانەکانی پەرلەمان چین؟ یەکەمیان شەریک بڕیاردانە بۆ خوای پەروەردگار، باوەڕ هەبوون بە پەرلەمان، باوەڕ هەبوونە بە شەریکێک بۆ خوا کە هەیبێ لە حکمە. خوای گەورە فەرمێ ئەم لەهم شوڕەکاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله. ئەوە خەڵکانێکە چن شەریک بۆ خوا قەرار ئەدەن، کەسانێک هەڵەبژێرن یاسایان بۆ دانێن، یاسایانێک کە خوای پەروەردگار پێی ناڕازیە و ڕێ نەداوە، خوا ڕازی نییە جگە لە یاسای خۆی کاری پێ بکرێت. خوا ڕازی نییە بەسەر یاسای ئەوە یاسا دابن لێ کاکە، ئەمە حەقیقەتە. پەرلەمان ئەڵێ با یاسا دانرێ بەسەر یاسای خوای پەروەردگارە. وهموما نزانين اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله والمسيح ابن مريم وما أمروا إلا ليعبدوا إلها واحدا. سيدي أم آياتك جولك ومسيحيا كان حاخا مخشكاني خويان يان كربتي بخوا أرباب جمعي رب كديان برب بخوا زقل أخوا برستيانا باشا بيغمرك شيئا المسيحي كوري مريم لكاتك وما أمروا إلا ليعبدوا إلها واحدا. ئەوانە چون حاقا مقەشەکانیان نەپەرست، خواش ئەمری پێکردبوون بەس خوا بپەرستن. عەدی کوڕی حاتم تێی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە قەشە و حاقامان نەپەرستووە. وتی قەشە و حاقامەکانتان یاسا و دەستوریان بۆ دانانان، شتیان لێ حرامەکردن و شتیان لێ حەڵاڵەکردن، وتی با وتی ئێوەش بە گوێتان ناکردن، وتی با وتی دەیەوە پەرستنتان بوو بۆیان، دەبڕۆن با قەشە و حاقامەکانی پەرلەمان بۆتان دانێن، حەدیان نییە قەشە و حاقامیش بوون. دان پیسیتیا، دزیتیا، خائنیتیا، خۆفرۆشیتیا، ئەنواعیتیا، ئەوانە یاسات بۆ دانێن. هێشتا قەشە و حاقامی یەهودیەکان باش بوون، ئەبۆ شێوە نەبوون. خوای گەورە فەرمێ ولا یشرک فی حکمه ئەحەدا، ڕاضی نییە کەس لە حکمکردنا شەریکی بێت، تۆڵی با پەرلەمان شەریکی بێت. ئەلەیس الله بأحکم الحاکمین، خوا باشترینی حاکمەکان نییە، تۆڵی نەخێر خوا باشترین حاکمەکان نییە و ئەندام پەرلەمانش باشە. ولا يشرك في حكمه أحدا ذلك بأنهم قالوا للذين كرهوا ما أنزل الله سنطيعكم في بعض الأمر. تماشى آياتان سورة محمد إن الذين ارتدوا على أدبارهم من بعد ما تبين لهم الهدى الشيطان سول لهم وأملى لهم. بيقمان واني وبرقار وافرمي ورقران لدين كيان مرتدبون ولكاتك كبلغكاني قرآن وحديثي شان بيقيبو دين إسلاميان بكاملي وبواضحي هم بيقيبو. شەیطان کارەکان یانی بۆ جوان کردوون و بۆی گونجانون و دەستور و یاسای بۆ نووسیونەتەوە ڕێبازی بۆ دیاری کردوون. ئەڵە چی؟ ئاەتەکە ذلك بأنهم قالوا للذين كرهوا ما أنزل الله. ئەمانە چۆن شەیطان بۆی نووسینەوە بەم شێوەیە چون بۆ لای ئەوانەی کەڕقیان لە دینەکەی خوایە، کەڕقیان لە شەرعەکەی خوای پەروەردگارە، ئەوەی خوا دایبەزاندووە قورئان سنطيعكم في بعض الأمر. بابا ئێمە لە دیموکراسیایە کە گرینەوە لەگەڵتان وەرن، بابێکەوە پرۆسی دیموکراسی حکم بۆ خوا نەبێ بۆ گەل سەری خەین بەیەکەوە هەمان خەریکە و کارەبین. تۆ لەگەڵ عەلمانی و لەگەڵ کافراوەی کە خۆت بە کافری دانی ئەڕۆی پرۆسەیەکی کوفری سەرەخەی، ئەوان ڕقیان لە دینەکەی توێ، تۆڕی لەگەڵ یانە پرۆسەیەک سەرەخەی، چۆن شتی وایە بێ؟ والله يعلم أسرارهم. خۆ ئاگای لە نهێنەکانیانە چەند خەبیث و پیسن، خۆمان نەماندیوە نهێنەکانیان چییە؟ وإن الشياطين ليوحون إلى أوليائهم ليجادلوكم فإن أطعتموهم إنكم لمشركون. الشيطان كان وحيدا أبزينن بو دوستكاني خويان باشا دا أبزين بو عندهم برلمان كافركاني خويان ويكفرتان بو دارج. وإن أطعتموهم أقريوا جوان لبقرن ضنيان بيبن بيراليان بكن إنكم لمشركون يا مشرك. شرك طاعة. قال فرمي ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون. وبيغمر فرمي صلى الله عليه وسلم تو مان لسلم شريعة إسلام داناوة دواي كوا ما جو هو شريعة داني ما جو شريعة كساني كدر كدانا وريقري شريعة يهود ونصارى دانا وأم ياسانا يهن بسرت وأي سبيل وريقري ما جو اشتوابك أهواء رزواتا. شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه. شريعتان بودان راو ياساتان بودان راو بيسان بمجلسي تشريعيني بودان داني هر أويك بيشتدان راو بو نوح بو إبراهيم بو موسى بو عيسى دينك تان هموتان يك بقرنتيا راجيا وزيتان نبيتيا
ئەمە کە شریعەتمان هەیە پێویستمان بە شریعەت نییە، پێویستمان بە پەرلەمان نییە شریعەتمان بۆ دانێ، کە بە یەکێکڵی دەنگمەدە مەچۆت شریعەتێکی تر هەڵبژێری خوا شریعەتی بۆ داناوی کەبوڕە عەلە المشریکین ما تدعوهم إليه. ئەم مشریکانە زۆر قسە بەلایەنە بۆ چی بکەین چۆن شتی وا بێ، ها